بە فەرمانی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بڕی 9 ملیۆن و 300 هەزار دۆلار بۆ پرۆژەی سندوقی گەشەپێدانی کۆمەڵایەتی لە پارێزگای سلێمانی تەرخانکراوە. ڕۆژی 9 ئۆکتۆبەر پارێزگاری سلێمانی و وەزیری پلاندانانی هەرێم و هاوتاکەی لە عێراق کۆبوونەوەیەکیان ئەنجامدا و دواتر ناوەڕۆکی کۆبوونەوەکەیان خستە ڕوو. بەڵام ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێن لە نووسراوێکدا کە واژۆی زۆرینەی ئەندامانی ئەنجومەنی لەسەرا داوای ڕوونکردنەوە لە پارێزگاری سلێمانی دەکەن کە بەپێی یاسا کۆی پارەی تەرخانکراو بنێرێت بۆ ئەنجومەن، بەڵام تا ئێستا پارێزگاری سلێمانی ئەم نووسراوەی نەکردووە. ئەوەی جێگەی سەرنجە ئەم پرۆژەیە ئەم بوڕی تەرخانکراوە پێویستە لەلایەن پارێزگارەوە ڕەوانەی ئەنجومەن بکرێ و ئەنجومەن لە کۆبوونەوەی ئاسایی و یاسایی خۆیدا بە زۆرینەی ڕەها واتە بەشدەنگی حەڤە کەس پرۆژەکە پەسەند بکات بە مەرجێک پێوەرە یاسایی و سیستەمیەکان بەڕەچاوکردنی دۆخی قەزا و ناحیە و سنتەری پارێزەکان لە بەرچاو بگیرێ، اینجا ڕەوانەی پارێزگاری بکاتەوە بۆی بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەدەر لەم بابەتە لە ڕاستیە ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک ئەندام لە ئەنجومەنی پارێزگا یاداشتێکمان ئاماژە پێداوە، ئاماژەمان بەسەر جەم خاڵ و بڕگە و مادەکان داوە بۆی ئەم بابەتە بە پێی ڕێکاری یاسایی و کارگێڕی بچێتە بواری جێبەجێکردنەوە. پەیام لەسەر ئەم بابەتە پەیوەندی کرد بە پارێزگاری سلێمانیەوە تا بزانن قسەی ئەوان چییە لەسەر ئەم داوایی ئەندامانی ئەنجومەن، بەڵام وەڵامی پەیوەندیەکە نەدرایەوە. ئەندامێکی ئەنجومەن دەڵێت هەر پرۆژەیە کە بۆ ناوچەکە جێبەجێ دەکرێت پێویستە سەرەتا ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕەزامەندی لەسەر دەربڕێت. ئەوەی پارێزگاری سلێمانی ئەنجامی داوە بەبێ گەڕانەوە بۆ ڕای ئەنجومەن بووە. ئەگەر پرۆژەکە نەنێردرێت بۆ ئەنجومەن ئەوان ڕێکاری تر دەگرنە بەر و پێویستە پارێزگار بانگشتی ئەنجومەن بکرێت و لەو بارەیەوە ڕوونکردنەوە بدات. گوێرەی مادەی 6 یاسای ژمارەسەی ئەنجومەنی پارێزگاکان پێویست وایە هەر شێوازێک لە تەرخانکردن و خەرجکردنی هەر بودجێ کە ئاراستەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکرێت بە شێوەیەکی گشتی پێویستە لە ئەنجومەن پەسەند بکرێت و ڕێکاری بۆ دامدرێت و هەروەها ڕێژەکەی تەحدید بکرێت کە بۆچی بابەتێک خەرجەکرێت. بەداخەوە ئەمە چەندین جارە لەوەتی ئەم ئەنجومەنە تەشکیل کراوە هیچ بودجەیەک نەهێنراوە لەناو ئەنجومەنی پارێزگا پەسەند بکرێت. خۆی ئەو کارێکە کراوە لە ڕاستیدا پێشێلکردنی یاسای ژمارەسەی ئەنجومەنی پارێزگاکانە و پێشێلکردنی ئەو یاسایەکە و بەڕێزانە دەنگیان پێدراوە و ئێستا و پۆستانیان وەرگردووە. ئەگەر بێت و ئەو بودجەیە نەهێترێتە ئەنجومەنی پارێزگا و پەسەند بکرێت ئێمە لە ڕاستیدا ئەو کاتە ڕێکاری ترێگرینە بەرامبەر بە و پێشێلکاریە. ئەم بڕەپارەی حکوومەتی عێراق تەرخانی کردووە بۆ جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاریە لەم ناوچانەی خزمەتگوزاری ئاو و کارەبا و ڕێگەوبان و بنکەی تەندروستیان نییە و بەشداری پێکردنی خەڵکی ناوچەکەیە لەم پرۆژانە بە مەبەستی کەمکردنەوەی ڕێژەی بێکاری و هەژاری. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.